ئەرە دەوەرە لامەوە وابوورامەوە دەوەرە تەنیشتم ئەو زوو بیرت کردم بە ساقە کچێ بێت و ئیدارە ناکەم دەوەرە لامەوە دڵەکەم ئەخوا عیبە پیا و شنانی بێت دایکە ئەوە ڕەفیقێکمێ ئەمەمە بە شانوباڵی ژنەکەی هەڵەیە ئەڵە ژنەکەم لە دۆلفینەچێ بەو خوا حوتیژە شەڕی ئەشکرا دەست پێ بکە دەی هجووم کە دەی هجوومی چی بکەم من میسیم ڕۆناڵدۆم وەزیستە حەلم لای ڕاوەستە دایکە برادەرێکم هەیە لە ژنەکەم لە ماسیە چێ بە شەرەفم لە گەسی دوای سەعات پێنجەکەم بەس شیشەکەی پێوەمێنە خوا عیب ناکەن ئێوەڵی مناڵێنەوە عیب ناکەن ئێوە شتان ناکەن دایکە گیان بەعزێ هەیە تعلیقمان لێیە ئێمە مستەقەفین ئێستا فێر بووین تیکتۆکەکەن تیکتۆک تۆ دەڕابەی دەمە داخە جارێ ناوەکەی فێر بە ئەوەی پێ ناوتری کیتۆت ئەو پێوترێ شیفۆن شیفۆن نانا حەیان مەبە ئەو قوماشە کیتۆ کیتۆ ئەوەی ئەوتی ئەرە دە بەسەر ڕۆڵە باوکتا بە سوێیەوە سەری ناوەتانێ منیش بکوژن گورە بە قوربانی سوێ بم دایکە گیانگاڵتە بە منەکە بەخواڵی مریشکی سوورە ئەی دەرد تو جارێ هەر سەقافەتی جل لەبەرکردنە نییە لە ڕوێ بەو کراسەوێ دەرەوە ئەڵێ قاعدەی شەترەنجی کە خۆشە بەسە جەژنە جەژن ئەرە دایکی ئەو هەتیوە سەری لە منیش تێگا بەخوا ئەڵم ماسیەکەمان بە خەڵوز بۆ برژێنی نانە بە تەڕەماژەی بژێنە خەڵوزێکی بابە لە ڕۆنا سووریە کاتەوە نەخێرە بێ هەر بە خەڵوز بێ وەرەتە بڕۆ لە ڕۆنا سووریە کاتەوە بۆ بە قسەی تۆ نابێ ڕۆن یعنی ڕۆن نەخێر خەڵوز یعنی خەڵوز ئەرە دە بەسە جەژنە ئاقالە و نقڵە بێنە ڕۆڵە عیبە جەژنە گەردن ئازای لێکتری بکەن ئەمە ئاواتن بۆ لای دایکتان دڵخۆشیکەن ئەکسەرە من لەگی باشە نقڵاواژێڕێ نەکبەت کوڕەچنیە پیاوەکە دەست خۆش بێ ئەمرە نەبێ خەڵک بۆ برا گەورەی جارە لە پێشایە بۆ برا بچووک چاو بە شەرف مەڵی یەک ساڵە دقوڵیان نەخواردو ئامانە تێگاکە من ساڵێکە نقڵم نەخواردووە وەڵا ئێستا دانیشم بەڕەحەتی 1 کیلۆ نقڵ بۆ خۆم شیلە لە لوتم نێتە دەرەوە واز نایەنم ئەمرن نەمێنێ من نقڵم نەخواردووە ئەمرن نەمێنێ داڕزی ناجسن بۆ معلوماتیشێ ماسیەکە بێ بە ڕۆن سوور کرێتەوە واللهی ئەبێ بە خەڵوز ببرژە ڕۆن یعنی ڕۆن خەڵوز یعنی خەڵۆس ئەو لەگەی چێتە لەگە تۆمە احترامی خۆ بگرە ها احترامی خۆم گرتو ئەبێ بە خەڵوزیش بێت تێگەیشتی وا لە منەکە لە کێش لە من ئەگە من کرۆ